بریندار بوون و 14 کەسیش گیانیان لەدەست داوە. بۆ ئەمە بەستێش ئەچینە لای هاوکارمان ئازاد ئۆمەراوایی لە سۆرانەوە بزانین دوایی زانیاریەکان لەو بارەیەوە چین. سڵاو لەبێ ئازاد، دوایین زانیاریەکان لەسەر ڕووداوەکەی دوێنێ شەو چییە؟ بەڵێ سڵاوتان لەبێت، چەند سڵاو لە بینەرانی بەڕێزیش بێ. ئەمە ئێستا لە شوێنی ڕووداوین، دیارە شەوی ڕابردوو کاتژمێر 8 لەم باڵەخانەیە ئاگرێک کەوتەوە لە نهۆمی دووەمی ئەم باڵەخانەیە ئاگر دروست بوو کەوا بەهۆیەوە کەڵێکی زۆر دیارە کارگەر نەبووە لە نهۆمی دووەمەوە کە وای کرد دوو کەڵێکی زۆر دروست بێتن بۆ نهۆمی دووەم و سێمی بیناکە دووکەڵەکە بگوازرێتەوە کە ئەم بینایی نیشتەجێبوونە هاوڵاتیانی دانیشتەجێن بە پێو زانیاریانەی کە ئێمە هەمانە هاوڵاتی هەرێمی کوردستان، ڕۆژئاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانی تێدایە، ئەو هاوڵاتیانەی کە بوونەتە قوربانی ئەو ناوچانەن و هی سۆرانیشی تێدایە کە چەند هاوڵاتیەکی سۆرانیش بوونەتە قوربانی. دوایین ئامار کە هاوڵاتیان شەوی ڕابردوو تێدا بوونە قوربانی 14 کەس لە نێو ئەم بینایە گیانیان لەدەستدا و هەروەها 7 کەسی تریش بریندار بوون کە ئێستا لە تەندروستی بەدانن هەر لەژێر چارەسەریدانا. 14 کەسەکانیش تەنها ئەوانەی سۆران سێ هاوڵاتیان بە خاکسپێراون، ئەوانەی تریش ئێستا لە توبعادلی ماون چکە بەشێکیان هی ناوەخۆی هەرێمی کوردستان نین، هی وڵاتانی بڵێن ڕۆژئاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانن. دیارە کارەساتەکە زۆر گەورە بووە لە کە 14 هاوڵاتی لە نێو ئەم باڵەخانەیە گیانیان لەدەستداوە. لێژنا پێکهێنراوە بۆ ئەوەی بەدواداچوون بکاتن هۆکاری ئەو قوربانی ئەو ڕووداوە کە 14 هاوڵاتی تێدا بۆ قوربانی، لێژنە پێکهێنراوە بۆ بەداچوون بکاتن بۆ ڕووداوەکە. ئیدارەی سەربەخۆی سۆرانیش 3 ڕۆژ ماتەمینی ڕاگەیاندووە بە بۆنەی ئەو کارەساتە کە 14 هاوڵاتی تێدا بوونە قوربانی. کارمەندانی بەرگری شارستانی لە سەرەتا ڕووداوەکە هاتن ئاگرەکە وەک ئاماژەم پێدا لە نهۆمی یەکەم ئاگرەکە کەوتەوە لەوێ، بەڵام بە حکمی ئەوەی کە هاوڵاتیان لە ژوورەوە بوون دووکەڵەکە زۆر بووەوە ئەم هاوڵاتیانە سەرزەمیان لەوێ خنکاون و ئەو هاوڵاتیای تریش ڕزگار کراوە لە فریاکەوتنی سۆران سەریدا نەتاوەکو ئێستا. هیچ زانیاریەک نییە کە بە دیاریکراوی ڕووداوەکە بۆ چیە گەڕێتەوە، لەگەڵشیدا ئەو شوێنەی کە هەیە ئەو بینایی کە هەیە تا چەند سەلامەتی ئەو کەسانەی تێدایە پارێزراوی بۆ زۆرە لە باڵەخانەکان پەیژەیەگەیە بۆ حاڵەتێکی لەم چەشنە، بەڵام لەم باڵەخانەی ئەمە بەدی ناکرێت بۆ خۆی ئەمە کاریگەری هەبوو لەسەر ئەو هەموو قوربانی کە لی کەوتەوە لەوێدا. تاوەکو ئێستا لێژنەی لێکۆڵینەوە بەرگری شارستانی هۆکاری ڕووداوەکەی ڕانەگەیاندێت تاوەکو ئێستا کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون، بەڵام دیارە لە پشتەوەی بیناکە ڕێگایەک هەیە بۆ دەرباز بوون، بەڵام ئێمە کە پرسیارمان کرد بۆ ئەم ڕێگایە بەکار نەهاتووە، ئەوانیش تاوەکو ئێستا زانیاریان نییە کە ئەو پەیژەی کە لە پشتەوەی بیناکە هەیە بۆی لە حاڵەتی نەخوازرا و هاوڵاتیان بتوان خۆیان تیادا ڕزگار بکەن بەکار نەهێنراوە ئەم پەیژەیە. هۆکارەکەی زیاترەوە بۆ کە دووکەڵەکە لە ماوەیەکی زوو تەشەنەی کردەوە هاوڵاتیان لە هۆشخۆیان چوینەوە ئەو قوربانیە گەورەی لێکەوتۆتەوە. دیارە باڵەخانەکە 12 هۆم لەخۆ ئەگرێتن، ڕۆژی هەینی بووە ئەم هاوڵاتیانە لەوێ نەبوونە، بڵێن 6 هاوڵاتی بە پێوزانیاریانی دەسێمە کەوتووە، 6 هاوڵاتی لە نێو ئەم باڵەخانەیە دەژین، بەڵام بە حکمیەوەی کە ڕۆژی هەینی بووە وە پشوو بووە ئەم هاوڵاتیانە سوورەتە سەفەر یاخود هەمویان لەوێ نەبوونە، تەنها 25 هاوڵاتی لە نێو باڵەخانەکەدا بووە کە ئەم ڕووداوەی لێکەوتۆتەوە ئاگر کە لە نهۆمی دووەم کەوتۆتەوە. بڵێن 14 هاوڵاتیان کە تیادا بوونە قوربانی گیانیان لەدەستدا و 7 هاوڵاتیش بریندار بوون و لە کاتی ڕزگارکردنی قوربانیانیش 7 کارمەندی بەرگری شارستانی تووشی تەنگە نەفەسی بوون و گەێنرانە نەخۆشخانە. ئەو شوێنە باز لەوە دەکرێت کە
بەشە ناوخۆیی بۆ یاخودەوەی شوێن نیشتەجێبوونی هاوڵاتیان بوو پێم وابێت قوتابیشی تێداوە بەڵام خۆ ئاماژت پێکردبەوەی کە پشوو بووە قوتابیەکان لەوانەیە ڕۆشت ببنەوە بۆ شوێنی خۆیان. شوێنەکە باڵەخانەیەکی نیشتەجێبوون بووە بەشە ناوخۆی قوتابیان نەبوو. ئێمە لەگەڵ سەرۆکی زانکۆی سۆران قسەمان کردەوە ئاماژەی بەوەدا 3 ساڵ ئەبێ ئەوانم باڵەخانەیان بۆ وەکو بەشە ناوخۆیی بۆ قوتابیان بەکرێ نەگرتوتەوە بەڵکو باڵەخانەیەکی نیشتەجێ بوون بووەوە هاوڵاتیانی ئاسایی تایدا نیشتەجێ بوونە وەک لە ئامارەکانیش ئاماژەم پێدا کە هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستانیش تایدا نیشتەجێ بوونە و چەند هاوڵاتیەکی سۆرانیشی تێدا بووەوە سێ قوربانیەکانیش هی زانکۆی سۆرانن کە چەند مامۆستایەک بوونە لێرانە ژیاون و تایدا نیشتەجێ بوونە. زۆر باشەکە ئازاد ڕۆژی بریندارەکان چۆنە لە ئێستادا ڕۆژیان باشتر بوون چوونەتەوە ماڵەوە یاخود لە نەخۆشخانە ماونەتەوە؟ دارەکان تاوەکو ئێستاش لە نەخۆشخانەی فێرکاری ئاشتیدان و چارەسەریدانە نەنێرداونەتەوە ماڵەوە بە حکومەوەی کە ڕووداوەکە گەورە بووە و دووکەڵێکی زۆر لەنێو بیناکە داهەبووە بریندارەکان هەر لە نەخۆشخانەی فێرکاری ئاشتی تاوەکو ئێستاش لەژێر چارەسەری پزیشکیدانە. زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک ئازاد ئۆمەراوایی سپاس بۆ زانیاریەکان بە هیوای چاکبوونەوەی زوو